بینەران و بیسەرانی ئازیز لەم بەشەدا بەشی یەکەمی بابەتێکتان پێشکەش دەکرێت لە ژێرناوی بۆچی سۆسیالیسم لە نووسینی ئالبێرت ئەنیشتاین وەرگێڕانی لە گۆران عەبدوڵڵاه. بەشی یەکەم. ئایا کەسێک شارەزان نەبێت لە پرسە ئابووری و کۆمەڵایەتیەکان بۆی هەیە بۆچوونەکانی لەسەر بابەتی سۆسیالیزم دەرببڕێت؟ من بە کۆمەڵێک هۆکار باوەڕم وایە بەڵێ. با سەرەتا پرسیارەکە لە ڕوانگەی زانستیەوە لەبەرچاو بگرین. لەوانەیە وا دەرکەوێت کە جیاوازیەکی مێتۆدۆلۆژی جەوهەری لە نێوان فەلەکناسی و ئابووریدانیە. زانایان لە هەردوو بوارەکەدا هەوڵ دەدەن یاساکانی قبوڵکردنی گشتی بۆ کۆمەڵە دیاردەیەکی سنووردار بدۆزنەوە بۆ ئەوەی پەیوەندی نێوان ئەم دیاردانە تا دەتوانن بەڕوونی تێبگەن. بەڵام لە ڕاستیدا ئەم جۆرە جیاوازیە مێتۆدۆلۆژیانە بەڕاستی بوونیان هەیە. دۆزینەوەی یاسا گشتیەکان لە بواری ئابووریدا بەهۆی ئەو بارودۆخەی کە دیاردە ئابووریە چاودێری کراوەکان زۆر جار کاریگەریان لەسرە بەهۆی چەندین هۆکارەوە کە زۆر قورسە بەجیا هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. جگە لەوەش ئەو ئەزموونەی کە لە سەرەتای قۆناغی بەناو شارستانی مێژووی مرۆڤایەتیەوە کەڵەکە بووە وەک دەزاندرێت تا ڕادەیەکی زۆر کاریگەری هۆکارگەلێک بووە و سنووردار بووە کە بە هیچ شێوەیەک لە سروشدا تەنیا ئابوورینی. بۆ نمونە زۆربەی دەوڵەتە گەورەکانی مێژوو بوونی خۆیان قەرزداری داگیرکاری. گەلانی داگیرکرد لە ڕووی یاسایی و ئابووریەوە وەک چینی باڵای وڵاتی داگیرکراو خۆیان جێگیر کردووە. بۆ خۆیان دەستیان بەسەر قوڕخکاری خاوەندارێتی زەوی داگرت و لە ڕیزەکانی خۆیانەوە قەشەیەکیاندانە. قەشەکان کە لەژێر کۆنترۆڵ و هێژمۆنی دەسەڵاتدا بوون دابەشکردنی چینایەتی کۆمەڵگایان کردە دامەزراوەیەکی هەمیشەیی و سیستمێکی بەهاییان دروست کرد کە لەو کاتەوە خەڵک تا ڕادەیەکی زۆر و بە شێوەیەکی نائاگا لە ڕەفتاری کۆمەڵایەتی خۆیاندا ڕەچاوی دەکەن. بەڵام نەریتی مێژووی ئەگەر بڵین هی دوێنەیە لە هیچ شوێنێکدا بەڕاستی بەسەر ئەو شتەدا زاڵ نەبووین کە تۆرشتاین فێبلن ناوی لێنا بوو قۆناغی تاڵانچی گەشە سەندنی مرۆڤ. ڕاستیە ئابووریە زانراوەکان سەر بەو قۆناغن و تەنانەت ئەو یاسانی کە دەتوانین لێیانەوە وەریبگرین بۆ قۆناغەکانی دیکە ناگونجێن. بەو پێی مەبەستی ڕاستەقینەی سۆسیالیزم بەوردی تێپەڕاندن و پێشکەوتنە لە دەرەوەی قۆناغی تاڵانکاری گەشە سەندنی مرۆڤ. زانستی ئابووری لە دۆخی ئێستادا دەتوانێت ڕۆشنایەکی کەم بخاتە سەر کۆمەڵگای سۆسیالیستی داهاتوو. دووەم، سۆسیالیزم بەرەو کۆتاییەکی کۆمەڵایەتی ئەخلاقی ئاراستە دەکرێت. بەڵام زانست ناتوانێت ئامانجەکان دروست بکات و تەنانەت کەمتریش لە مرۆڤدا بیانچێنێت. زانست زۆرترینی دەتوانێت ئەو ئامرازانە دابین بکات کە بە هۆیانەوە بۆ گەیشتن بە هەندێک ئامانج، بەڵام خودی کۆتاییەکان لەلایەن کەسایەتی خاوەن ئایدیالی ڕەوشی بەرزەوە بیریان لێ دەکرێتەوە بۆ ئەوەی ئەم ئامانجانە بە مردووی لە دایک نەبن بەڵکو ژیانی و بەهێز بن. ئەوە لەلایەن ئەو مرۆڤە زۆرانەوە قبول دەکرێت و دەبرێنە پێشەوە کە نیوە نائاگایانە پەرەسەندنی خاوی کۆمەڵگا دیاری دەکەن. هەر لە بەرەم هۆکارانە پێویستە لە سەرمان ئاگادار بین کە زانست و مێتۆدی زانستی قەبارەیەکی لە خۆگەورەتری نەدینە لە کاتێکدا پرسی کێشەکانی مرۆڤە و نابێت وا دای بنێن کە پسپۆڕان تاکە کەسن مافی ئەوان هەیە ڕای خۆیان لەسەر ئەو پرسیارانە دەرببڕن کە کاریگەریان لەسەر ڕێخستنی کۆمەڵگا هەیە. دەنگە بێشمارەکان ماوەیەکە جەخت لەوە دەکەنەوە کە کۆمەڵگای مرۆڤایەتی بە قەیرانێکدا تێدەپەڕێت کە سەقامگیریەکەی زۆر بە خراپی لەت بووە. تایبەتمەندی دۆخەکە وهایە کە تاکەکان هەست بە بێباکی یان تەنانەت دژمنایەتیکردنی ئەو گروپە بچووک یان گەورانەی کە خۆیان بەشێکن لێی دەکەن. بۆ ئەوەی ڕۆشنتر بەڵگەکانم بخەمەڕوو با لێرەدا ئەزموونێکی کەسی خۆم تۆمار بکەم. لەم دوایانەدا لەگەڵ پیاوێکی زیرەک و خاوەن ئاوازێکی باشدا باسم لە هەڕەشەی شەڕێکی دیکە کرد کە بە بۆچوونی من مەترسیەکی جددی لەسەربوونی مرۆڤایەتی هەیە و ئەو تێبینیەمدا کە تەنیا ڕێکخراوێکی سەرونەتەوەیی لە توانایدایە ڕێ لەو مەترسیە بگرێت. پاشان میوانەکەم زۆر بە ئارامی و ڕۆحێکی ساردەوە پێیوتم بۆچی ئەوەندە بە قوڵی دژایەتی نەمانی ڕەگەزی مرۆڤ دەکەیت؟
دڵنیام کەمتر لە سەدەیەک لەمەوبەر هیچ کەسێک بەم شێوە زمانە لێدوانێکی لەم جۆرەی نەدا. قسەی مرۆڤێکە کە بێهوودە هەوڵی داوە بۆ گەیشتن بە هاوسەنگیەک لە ناوخۆیدا و کەم تا زۆر هیوای سەرکەوتنی لەدەستاوە. ئەمە نیشانەی نامەبوون و دابڕانێکی پڕ لە ئازارە کە لەم ڕۆژانەدا خەڵک بەدەستیەوە دەناڵێن. هۆکارەکەی چییە؟ ئایا ڕێگایەک هەیە بۆ دەرباز بوون؟ بروژاندنی ئەم جۆرە پرسیارانە ئاسانە، بەڵام وەڵامێکی متمانەدار بەم پرسیارە بۆ خۆی قورسە. لەگەڵەوەشدا دەبێ بە باشترین شێوە هەوڵ بدەم هەرچەندە زۆر ئاگاداری ئەو ڕاستیم کە هەست و هەوڵەکانمان زۆر جار دژ بە یەک و ناڕوونە و ناتوانرێت بە فۆرموڵەی ئاسان و سادە دەرببڕدرێن. مرۆڤ لە یەک کاتدا بوونێکی تاکە کەسی و بوونێکی کۆمەڵایەتیە. وەک بوونەوەرێکی تاکە کەسی هەوڵ دەدات بوونی خۆی و ئەو کەسانە بپارێزێت کە لەی نزیکترن و ئارەزووی شخصی خۆی تێربکات و توانە زگماکیەکانی پەرە پێ بدات. وەک بوونەوەرێکی کۆمەڵایەتی هەوڵ دەدات ناساندن و سۆز و خۆشەویستی هاومرۆڤەکانی بەدەستپێنێت و بەشداری لە چێژەکانیدا بکات و لە خەمەکانیاندا دڵنەواییان بدات و بارودۆخی ژیانیان باشتر بکات. تەنیا بوونی ئەم هەوڵە جۆرا و جۆرانە کە زۆر جار ناکۆکن بە یەکتر کارەکتەری تایبەتی مرۆڤ دیاری دەکات لەوەی چەندە دەتوانێت هاوسەنگیەکی ناوەوەی خۆی بەدەستپێنێت و بتوانێت بەشداری بکات لە خۆشگوزەرانی کۆمەڵگادا. تەواو ئەگەری ئەوە هەیە کە هێزی ڕێژەی ئەم دوو پاڵنەرە بە شێوەیەکی سەرەکی بە میرات جێگیر بووبێت، بەڵام ئەو کەسایەتی کە دوجار دەردەکەوێت تا ڕادەیەکی زۆر بەهۆی ئەو ژینگەی کە مرۆڤ لە کاتی گەشەکردنیدا بەڕێکەوت خۆی تێیدا دەبینێتەوە، بە پێک هاتەی ئەو کۆمەلگایی کە تێیدا گەورە دەبێت، بە نەریتی ئەو کۆمەلگای و هەڵسەنگاندنی بۆ جۆرە تایبەتەکان لە ڕەفتار پێک دێت. چەمکی ئەبستراکت کۆمەلگا بۆ تاکی مرۆڤ بە مانای کۆی پەیوەندیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانی لەگەڵ هاوچەرخەکانی و بۆ هەموو مرۆڤەکانی نەوەکانی پێشووترە. تاک توانای بیرکردنەوە و هەستکردن و هەوڵدان و کارکردنی هەیە بە تەنیا، بەڵام ئەوەندە پشت بە کۆمەلگا دەبەستێت لە بوونی جەستەیی و فکری و سۆزداریدا کە مەحاڵە لە دەرەوەی چوارچێوەی کۆمەلگادا بیری لێ بکرێتەوە یان لی تێبگەن. ئەوە کۆمەلگایە کە خۆراک و جل و بەرگ و ماڵ و کەرەستەی کار و زمان و فۆرمەکانی بیرکردنەوە و زۆربەی ناوەڕۆکی بیرکردنەوە بۆ مرۆڤ دابین دەکات. ژیانی لە ڕێگەی کار و دەستکەوتەکانی ئەو ملیۆنها ملیۆنەی ڕابردوو ئێستاوە دەکرێت کە هەمویان لە پژوشەی بچووکی کۆمەلگەوە شارەوە بن. بۆی ڕوونا کە وابەستەی تاک بە کۆمەلگا ڕاستیەکی سروشتیە و ناتوانرێت هەڵبوەشێنرێتەوە، هەروەک چۆن لە دۆخی مێرولە و هەنگەکاندا. بەڵام لە کاتێکدا کە هەموو پرۆسەی ژیانی مێرولە و هەنگ تا بچووکترین وردەکاری بە غەریزە نەگۆڕە بۆ ماوەی یەکان جێگیر کراوە. نەخشەی کۆمەڵایەتی و پەیوەندیەکانی مرۆڤ زۆر گۆڕاون و ئامادەن بۆ گۆڕانکاری. یادەوەری توانای دروستکردنی پێکەوە گرێدانی نوێ، پەیوەندی زارەکی، گەشە سەندنی لە نێوان مرۆڤدا کردووە کە پێویستیە بایۆلۆژیەکان ئەوە ناکات. ئەم جۆرە پێشاتانە لە نەریت و دامەزرا و ڕێکخراوەکاندا خۆیان دەردەخەن، لە ئەدەبدا، لە دەستکەوتە زانستی و ئەندازیاریەکاندا، لە بەرهەمە هونەریەکاندا. ئەمەش ئەومان بۆ ڕوون دەکاتەوە کە چۆن ڕوو دەدات کە بە مانایەکی دیاریکرا و مرۆڤ دەتوانێت لە ڕێگەی ڕەفتاری خۆیەوە کاریگەری لەسەر ژیانی خۆی هەبێت و لەم پرۆسێدا بیرکردنەوە و خواستی هوشیارانە دەتوانێت ڕۆڵی هەبێت. مرۆڤ لە کاتی لە دایکبووندا لە ڕێگەی بۆ ماوەییەوە دەستورێکی بایۆلۆژی بەدەستدەهێنێت کە دەبێت بە جێگیر و نەگۆڕای بزانین. لەوانەش ئەو ئیرادە سروشتیانەی کە تایبەتمەندی جۆری مرۆڤن. جگە لەوەش لە ماوەی ژیانیدا دەستورێکی کولتوری بەدەستدەهێنێت کە لە ڕێگەی پەیوەندیکردن و لە ڕێگەی چەندین جۆری دیکەی کاریگەریەوە لە کۆمەلگا وەردەگرێت. هەر ئەم دەستورە کولتوریە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا گۆڕانکاری بەسەردادێت و تا ڕادەیەکی زۆر گەورە پەیوەندی نێوان تاک و کۆمەلگا دیاری دەکات. ئەنترۆپۆلۆژیای مۆدێرن لە ڕێگەی لێکۆڵینەوەی بەراوردکاریەوە لە کولتورە بەناو سەرەتاییەکان فێری کردوین کە ڕەنگە ڕەفتاری کۆمەڵایەتی مرۆڤەکان
جیاوازیەکی زۆریان هەبێت. ئەمەش بەندە بە شێوازە کولتوریە باوەکان و جۆرەکانی ڕێخستن کە لە کۆمەلگادا زاڵن. هەر لەسەر ئەمەیە ئەوانەی هەوڵ دەدەن بۆ باشترکردنی چارەنووسی مرۆڤ ڕەنگە هیواکانیان زەمینە سازی بکات. مرۆڤەکان محکوم نین بەهۆی دەستورە بایۆلۆژیەکەیەوە بۆ لەناوبردنی یەکتریان لەژێر ڕەحمەتی چارەنووسێکی دڕەندە و خۆبەخشدا بن.